هەڵوەشاندنەوەی پرۆسەی خوێندنی هەرێم ئەگەرێکی نزیک و کراوەیە. ماوەی 2 مانگە دەوامی فەرمی ساڵی نوێی خوێندن دەستی پێکردوێتەوە، بەڵام هێشتا 40% خوێندکارانی زۆنی سەوز یەک چرکە دەوامیان نەکردووە. 70% مامۆستایانی سنووری ئیداری سلێمانی بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و بەتوندیش باوەڕیان وایە هەرکە سولایەنێک بایکۆت بشکێنێ خائینە. ئەم ڕەوتە هێندە توندە کە لایەنەکانیش خۆیان دەبیێرن لە دەستبردن بۆ هەوڵی شکاندنی ئەو بایکۆتەی کە زیاتر لە 350,000 قوتابی سنووری سلێمانی بێبەش کردووە لە مافی خوێندن. مامۆستایان دەڵێن تا 2 موچە پێکەوە نەگرین بایکۆت ناشکێنین. حکوومەتی هەرێمیش پەیدا ئەوەی دەستپێکردنەوەی داوام دەکات و دەڵێت لە دواکەوتنی موچەکەتان هەتاباری سەرەکی بەغدادا نەک هەرێم. هەفتەی پێش و وەزیری پەروەردەگری لە شەقام بەردا کاتێک گوتی دەبێت مامۆستایان بستنەوە نێو هۆڵەکانی خوێندن. لە نێو ناکۆکی توندی هەردوو بەری مامۆستایان و وەزارەتی پەروەردەدا زیانمەندی یەکەمە و قوتابی خوێندکارانن کە هێشتا ئەلفیان لە پرۆسەی ساڵی نوێ نەخوێندووە و لە نێو ئەوانیشدا گوشارەکە لەسەر قوتابیە تازە وەرگیراوەکانە واتە یەکەمی بنەڕەتی و 12 ئامادەیی. بەو پێی خوێندکارە تازە وەرگیراوەکان هیچ فێر نابن و خوێندکارەکانی پۆلی 12 دواتر و لە مانگەکانی دەستپێکی دەوامدا منهەجێکی زۆر دەکرێت بەسەریاندا و مامۆستا ناچارە دەبێت لە پۆلدا بە نیوە ناچەڵی وانەکانیان پێ بڵێتەوە. بەپێی زانیاریەکان هەوڵێکیش هەیە لە سلێمانی وەکو ئەولێر و دووەک دەوامی خوێندن دەست پێ بکاتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا وشاری مامۆستا ناڕازیەکان پرۆسەکەی هێواش کردەوە. هەر بەپێی زانیاریەکان پێشەتی وەک بڕیاردەری یەکەم و کۆتایی سلێمانی لە پێشوودا لە ڕێی میدیاکانی خۆی و ئۆرگانەکانیەوە هەوڵی دروستکردنی ناڕەزایەتی دەدا. لە ئێستاشدا کە فشاری حکوومەتیان لەسرە دایانەوێت ناڕەزایەتەکان بکەنەوە لە ڕێگەی حیزبەوە شاریان خسۆتە سەر هەندێک بەڕێوەبەر و مامۆستا بۆ دەستپێکردنەوەی دەوام. ئەم تێکەڵکێشانەی پرۆسەی خوێندن لە سلێمانی لە کاتێکدایە یونسکۆش هەڕەشەی هەڵوەشاندنەوەی تەواوی پرۆسەی خوێندن دەکات ئەگەر بایکۆت لەوە زیاتر بەردەوام بێت کە بەپێی یاسای یونسکۆ دەبێت لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە لە سلێمانی. ئەگەر نا ئەوە بە یەکجاری پرۆسەی خوێندن لە تەواوی هەرێم فەشەل دەهێنێت بۆ ئان ساڵ، باوەش هەموو قوتاب 1 ساڵێکی تەمەنی بە فیڕۆ دەڕوات. لە ئێستاشدا دەستپێکردنەوەیان بەخستنی پرۆسەکە وەستاوەتە سەر هاتنیانە هاتنی ئەو موچە و بودجێ و پارەی کە مانگانە لە بەغدادەوە بە شێوەی قەرز دەینێرێت بۆ هەرێم.